بینەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزب حکمەتی بەشی کوردیتان پێشکەش. هیوادارم لە هەر چۆهان ساخ و سڵامەت بن. هیوادارم لە تەواوی بەسەر تەنگ و چەڵەمەکانی ڕۆژانەی ژیانتانە سەرکەوتوو بن. لەم بەشە لە بەرنامە داوەتمان کردووە لە هاوڕێ خسرۆ بۆکانی ئەندامی کۆمیتەی مەرکەزی کۆمەڵە وتوێژەکەین سەبارەت بە شەڕی نێوان دوو دەوڵەتی تروسی ئیسرائیل و جمهوری ئیسلامی و جەریانهای زدی خەڵکی و سەر بە جمهوری ئیسلامی و نیابەتی. پێشەوەی پرسیارەکانەمارە سەبکەم هاوڕێ خسرۆگە دەنگی منەبیسی زۆر خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس هاوڕێ هەبوو، منیش ئەرسلامە لە خزمەت ئێوە و هاوڕێیانی هاوکارت و هەروەها بینەرانی بەڕێزی تەلەڤیزیۆنی پەرتۆ. زۆر سپاس هاوڕێ خسرۆ. نازانم شای جۆچکەی من مشکلی بێ یا تۆزە دەنگت بەرزتر قسە بکە یا وەلۆمی کامپیوتەرەکەت بڕە زیاتر بکەی بۆەوەی دەنگت ڕەساتر بێ. زۆر باشە هاوڕێ خسرۆ، هەروەکو ئاگاداری تەبلیغاتی شەڕی بینی دەوڵەتی جمهوری ئیسلامی و لایەکۆ و لایە تریش و دەوڵەتی ئیسرائیل و جەریانهای ئیسلامی لە مەنتەقەکەدا دڵەڕاوچیە و نەگەرانیان خستۆتە دڵی ملیۆنها ئینسان لەم مەنتەقەدا. حەزەکەم نەزەر و بۆچوون و دیدگایەوە سەبارەت بەم شەڕ و هەڵا و هەنگەم و خوێن ڕێژیە ببیستین. ئەگەر لەم بابەتەوە تەوزیحاتی زیاتر بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ بدەیت زۆر مەمنون دەبم. فەرموو. بەڵێ دیارە هەر وەک جەناب ئاگاداری ڕاستیەکەوەیە کە لە ماوەی چل و چەند ساڵی ڕابردوودا و بە هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی ئێمە لەو سەردەمەوە و بەوەی کە خۆمینی ڕایگەیاند کە ڕژیمی ئیسرائیل دەبێت لە بین بچێ مەحو بێتەوە لە سەر کۆرەی ئەرز نەمێنێ و هەروەها لە لای بەرامبەری شێوە ئیسرائیلیش لە ماوەی هەفتا و چەند ساڵی ڕابردوودا بە هۆکاری نەسلکوشی و بە هۆکاری تێرۆریزمی دەوڵەتی و بەگشتی سەرکوتکردن و داسەپاندنی خۆی بەسەر خەڵکی فەلەستیندا و زەوتکردنی تەواوی مافە ئینسانیەکانی خەڵکی فەلەستین کەش و هەوایەکیان لەو ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێکێناوە کە بەڕاستی ئەوە فەقەت کەش و هەوای دڵەڕاوچێ و ترس نییە. ئەوانە بەتایبەت لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا و بە هۆکاری عەمەلیاتی تێرۆریستی حەماس لە 7 ئۆکتۆبر و هەروەها جوابدانەوەی بێبەزەیانە و جوابدانەوەی جەنایەتکارانەی ڕژیمی ئەپارتایدی ئیسرائیل و ئەوەی کە هەممان ئاگادارین لە ماوەی یەک ساڵی ڕابردووە، ینی لە 7 ئۆکتۆبری پارەکەەوە تا ئێستا زیاتر لە 41,000 هەست لە خەڵکی بێتاوانی غەزە لە ژن و مناڵ و پیر و جوانەوە بەداخەوە گیانیان لەدەستداوە و ڕژیمی ئیسرائیل لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا بەمانای واقعی کەلەمە تەواوی ناوچەی غەزەی چێڵاوە، ینی وای لێ کردووە کە ئێستای تر بۆ ژیان نابێ. بەڕاستی تەواوی ژێر ساختەکان و ژێربەناکانی ژیانی ئیجتیماعی و ژیانی ئینسانی لەو ناوچەیە تێکداوە. ئێمە دەزانین کە هەر لایانی ئەم شەڕە بەڕاستی جیاواز لە بەرژەوەندیەکانی خۆیان هیچ بەرژەوەندێکی دیکەیان نییە و ئەو شەڕە بەڕاستی شەڕی خەڵکی و منتەقەیە نییە. ینی ئەو کەش و هەوایی کە لەلایەکەوە کۆماری ئیسلامی سازی کردو و لەلایەکی دیکەوە ڕژیمی ئیسرائیل شەڕی خەڵکی ناوچەکە شەڕ بۆ بە ئیسلام ڕووخاندنی ئەم دوو ڕژیمە زدی ئینسانی و سەرمایەداریە، شەڕی بەرژەوەندی کرێکاران و زەحمەتکێشان نییە. ئەوە شەڕێکە لە خزمەت نەسلکوشی، شەڕێکە لە خزمەت قەتڵ و عام، شەڕێکە لە خزمەت پەرەپێدانی بیرۆکە و بیرروباوەڕی دواکەوتوانە و خۆرافەی ئیسلامی و یەهودیەت کە لەو مەنتەقەیە بەسەر و خەڵکیاندا سەپاندووە. دیارە دوای ساڵێک لە دەستپێکی ئەو شەڕە لە نەواری غەزە و هەست دەکرێ هەروەک زۆر لە کۆنەوە بەتایبەت ئەمریکایەکان
قەستی گۆڕانکاری لە جۆغرافیای سیاسی ناوچەکەیاندا هەیە ئێستا بە هۆکاری ئەو نەوعە بە ئیستلاح شەڕی ئیستیهلاکی و ماندووکردنی بە قەولی خوان ئیسرائیل لەلایەن حیزب وڵڵاوە و هەروەها بە هۆکاری نەسڵکوشێک کە ڕژیمی ئیسرائیل لەو ماوەیەدا ئەنجامی داوە و بەتایبەت لەو دوایانەدا کە بە بەرنامەی پێیجێرەکان و وەسایلی ارتباطی جەمعی کە ئیسرائیل لە لوبنان و بە دژی حیزب وڵڵا و ئێران بەکاری هێنا کوشتنی ئیسماعیلی هەنیە لە تاران، کوشتنی فواد شکر لە جنوبی لوبنان، دواتر تەقاندنەوەی پێیجێرەکان و وەسایلی ارتباطی و حملاتی دواقعدا هێرشە بێسلا حملایەنەکانی تری ئیسرائیل کە بوو بە هۆکاری لە بەینبردنی تقریباً ئەکسەری کادری ڕەهبەری حیزب وڵڵا بە حەسەن نەسڕوڵڵاشەوە ئەو بیرۆکەیە کە پیان هەیە نەخشەی بێسلا جۆغرافیای سیاسی ئەو ناوچەیە بگۆڕن ڕۆژ دەگە ڕۆژ دێت و بێسلا زیاتر خۆی نیشانتدا و ئێمە دەزانین کە هەم کۆماری ئیسلامی و گروهە نیابەتیەکانی بۆ پێشبرد بۆ بەرەو پێشبردننی استراتیژی دواکەوتوانەی خوان و هەم ئەمریکایەکان و ئیسرائیلیەکان بە نەسلکوشی بە قەتڵ و عامی خەڵکی فەلەستین و خەڵکی لوبنان لە دانەوێ خزمەت بکەن بۆ استراتیژیان کە هەر کامەیان زیاتر چەنگ باوێنە سەر ئەو منتقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و زیاتر بەرژەوەندەکانی خوان لەو ناوچەیە بپارێزن. ئەوەی کە تا ئێستاکانی زۆر مسۆگەر و بەرچاوە ئەوەیە کە ئەو شەڕە قوربانیانی سەرەکی ئەو شەڕە خەڵکی زەحمەتکێش، خەڵکی کرێکار و خەڵکی لێقەوماوی ناوچەکە لە غەزە و بگرا لە لوبنانەوە و هەروەها لە ئێرانیش کە بە تەحمیلی فەقر و فاقەیەکی زۆر لەلایەن حاکمیەتی سەرمایەداریەوە کرێکاران و خەڵکی ئێران زەرەریان کردوتە نێوەدا. زۆر سپاس بۆ تۆزەکانەدا لەم کەلیمەی ئاخرتەوە کە باسیەوەت کرد کە ئەم شەڕە دژ بە میلیۆنها خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئێران و منتەقەکەیەوە هەمیشە شەروا بووە شەڕ هیچ وەختێک بەغەیری بۆ دەسەڵاتداران و بۆ مفتخۆران هیچ دەساوەردێکی بۆ میلیۆنها خەڵکی و کۆمەلگا نەبووە. لەم رابطە قاعدەتەن هەر ئینسانێکی ئازادیخواز و بەرابەری تەڵەب و متەنەفر و ناڕازی لە شەڕ و خوێنڕێژی دەبێ مخالفی ئەم شەڕە بێ. بەڵام لایەکی ترۆ دەوڵەتەکان چ دەوڵەتی ئیسرائیل کە بۆ خۆی لە بۆهرانێکی وەسیع لە ماوەی چەند مانگی ڕابردووە دووسێ سەرۆکوەزیرانی عەوەز کرد و جمهوری ئیسلامیش دەبینین لەژێر فشار و زەختی زۆری کۆمەلگا و بەشای جۆراوجۆری کۆمەلگا کە ئێعتراض و مبارزەی خۆیانەکەن و ئەگەر ئیسرائیل دەست لەسەر خەڵکی ئێران و منتەقە هەڵبگرێ خەڵکی ئێران تەکلیفی خۆیان لەگەڵ جمهوری ئیسلامی ڕۆشن کردوەوە دەیانەوێ جمهوری ئیسلامی لە ئەلێکەی قودرەتا بێنە خوارەوە. لەم رابطەدا بە ڕای ئێوە باتەوەجێ بەم وەزێتە لایە تریشۆ جەمێ لە جەریانای سیاسی وەکو سەڵتەنەت تەلەبەکان و جەریانای ڕاست شەوە خەون دوعا دەکەن بۆ ئەوەی شەو ئیسرائیل هێرشی کردبێتە سەر دەوڵەتی جمهوری ئیسلامی و بە ئیسلاح خەڵکی ئێران نەجات بدا. لایەکیشۆ ئەمانە هەیە کە بە قەولی کوردیڵێ قەن لە دڵیان ناتاواوەتەوە. بەڕای ئێوە کولەن خەڵکی ناڕازی لە جمهوری ئیسلامی کە تەجروبەی 8 ساڵ شەڕی ئێران و عێراق و ماڵوێرانی و خانەخرابیە کە بەسەریانە هات هەیەە. لەم رابطە عەکسولعەمەل و بەرخوردی میلیۆنها خەڵکی ناڕازی لە جمهوری ئیسلامی لە ئێران دەبێ بەرابەر بەم شەڕخوازی و تەبلیغات و هەڕەشە و گڕۆشانە دەبێت چی بێ؟ بەڵێ هەر جەناب داماژت پێکرد ڕاستیکەی ئەوەیە کە ئەو دەنگۆی ئەوەی کە ئەمریکایەکان و ئیسرائیلیەکان مەگەر بێن ڕژیمی سەرمایەداری ئێران بڕوخێنن و ئەوە دەنگۆیەکی ئامیانەیە، بەڵام لە بواری سیاسیەوە نمایەندەی ئەو شێوازە لە بیر و باوەڕ و تەفەکوور دیارە هەر ئۆپۆزیسیۆنی بورژوایی، ئۆپۆزیسیۆنی لیبرال و ناسیۆنالیستەکانن کە بە هۆکاری ئەوەی کە دەواقعدا هیچ بیر و باوەڕێکیان بە ئیدارەکردنی شۆڕایی کۆمەلگانیە و بێسلا تەغیر و ئاڵوگۆڕ و بێسلا هەر چەشنە
بەیسلا گۆڕانکاریەک لە خوارەوە ڕانیە و ئەوان پیان وایە کە گۆڕانکاری دەبێت لەسەرەوە ڕەنجام بدرێ خب ئەوە ئەو تەبلیغە دەکەن. بەڵام من پێم خۆشە لێرەدا ئێستاکانی دوو نمونە لە دەستێوەردان و دەخالەتکەری ئەمپریالیستەکان لە وڵاتانی جۆراوجۆر باس بکەم کە بەغەیری فەقر و فاقەی عمومی، بەغەیری فەلاکەت، بەغەیری کوشت و کوشتار، بەغەیری تاڵانکردن و بەغەیری بۆ دواوە گەڕاندنەوەی ئەو کۆمەلگایانە کارێکی دیکەی نەکردووە بۆی کە باسەکەمان ڕوونتر بێتەوە. ئێوە هەممان دەزانین کە لە سەرەتای دەواقعدا چێبەرچێی ئەمریکایەکان لەگەڵ شۆڕەوی وەخت لە ئەفغانستان ئێمە شاهیدەوە بوون کە ئەمریکایەکان هاتن ئەنواعی دارودەستەی ئیسلامی و دواکەوتو و خوڕافی و مرتەجعیان چەکدار کردن و هانیاندان بۆ بەیسلا شەڕ دەگەڵ ڕژیمێک کە زیاتر سەر بە شوڕەوی سەردەم بوو. خۆ دوای گۆڕانکاری زۆر تێکچوونی حکوومەتی نەجیب و لە بینچوونی سیستمی سەر بە شوڕەوی لە ئەفغانستان ئێمە دیمان کە جەریاناتی ئیسلامی لە ئەفغانستان هاتنە سەرکار و ڕۆژ دەگەڵ ڕۆژێ ئازادیهای مەدەنی، حقوقی ژنان، ئازادی سیاسی، کۆمۆنیستەکان و بەگشتی بیر و باوەڕی پێشکەوتووی ئەو کۆمەلگایان ناژێر پێیان و جەنایاتێکی زۆریان دەرحەق بە خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ئەفغانستان، دەرحەق بە خەڵکی شۆڕژێری ئەفغانستان دەواقعدا ئەنجامدا. ئێمە دیتمان کە ئەو بیرۆکەی ڕەهایی بەخشی ئەمریکا کە دەرحەق بە ئەفغانستان مەترەحی دەکرد لە ژێر چەنجی کۆمۆنیزم و ئەوەی کەوان ڕزگار دەکەن لە ژێر دیکتاتۆریەت و لە ژێر خەفەقان، دیمان کە نەتیجەکەی نەهایەتەن بوو بە ڕژیمی تاڵبان دواتر دارودەستەیەکی ئیسلامی دیکە کە تاڵبانیان لە کار خەز و دواتر نەهایەتەن بوونی ئەمریکایەکان لە ئەفغانستان و ئەوەی کە هەزیمەتیان کرد لە ساڵانی ڕابردوودا وەست بۆ جارێکی دیکە دوای 20 ساڵ تاڵبانیان هێناوە سەرکار. ئێستاکان ئێمە سەمەرەی ئەو دەستێوەردان و دەخالەتکەری خارجی کە نەیان هێش خەڵکی ئەفغانستان بۆ خۆیان چارەنووسی خۆیان بۆ خۆیان بەدەستەوە بگرن و ئاڵ و گۆڕ لە ژێرەوە لە بنەوە و لە بێسلا لەسەر بەستێنی ئەو کۆمەلگایەدا ڕووی بدا. ئەوە ئێستا دەبینین کە ڕۆژ دەگەڵ ڕۆژ ئازادیهای ژنان، حقوقی ژنان، حقوقی کرێکاران و زۆرێک لە ئازادیهایە کە لە دنیای ئەوڕۆدا لە دنیای سەردەمدا باون و حاشا هەڵنەگرن لە ئەفغانستان ئاوا دراونێتە بەرهێرش. ئەوە نمونەیەکە کە ئێمە متوەجێ دەکات کە دەخالەتکەری خارجی و ئەمپریالیستەکان لە هەر وڵاتێک دیارە مەنافی خوا بۆ سەرەکیترین هۆکاری مەنافی خۆیانە و فەقر و بەدبەختی و فەلاکەت و نەهامەتی و ڕۆژڕەشی بۆ ئەو وڵاتە بۆ وجود دێنێ. نمونەی دیکەمان نمونەی عێراقە. هەمومان دەزانین کە ئەمریکایەکان بە بیانووی ئەوەی کە ڕژیمی سەدام حوسێن سلاحی کوشتاری جەمعی و شیمیایی و فڵان و بێهمان و شتەی هەیە هاتن لەشکەرکێشیان کرد و بەرەیەکی شەڕیان ساز کرد و ڕژیمی سەدام حوسێنیان ڕووخاند. ئێستا من ناگەڕەمەوە سەر ماهیەتی ڕژیمی سەدام حوسێن، بەڵام معلوم بوو دواتر معلوم بوو بەوتەی خودی بەرپرسانی سەرەکی ئەمریکایی و ئەوانەی کە لە کاتی هێرشی ئەمریکا و بەئیسلام لایەنەکانی هاوپەیمانی ئەمریکا لە عێراق کرا هاتن دواتر خوانی ئەترافیان کرد کە هیچ چەشنە سلاحێکی شیمیایی کوشتاری جەمعیان نەدیوەتەوە. بەڵام ئێمە دیتمان کە هەر لەو هێرشانەدا لەو شەڕەدا بە هەزاران بە سەدان میلیارد دۆلار لە داهاتەکانی وڵاتی عێراق لەلایەن ئەمریکایەکانەوە غارەت کرا و نەهایەتەن وەزعیەتێک بۆ خەڵک دەمازانی کە لە دەورانی سەدام حوسێن خەڵکی عێراق بەگشتی لە ناڕزایەتیدا بوون، دیان هەویست گۆڕانکاری بە وجود بێنن بە هێزی خۆیان. بەڵام نەوعی دەخالەتگەری ئەمریکاییەکان ئەو ڕوتەی تێکدا و ئێستاکانێ
دەسەڵاتداربوونی لایەنەکانی سەر بە ئێران شیعە و دەسەڵاتی خورافی لە عێراق دەبینین کە حاصڵ و نەتیجەی ئەو دەخالەتکاریە بوو کە بەدەیان جۆر موسیبەت و فەقر و فەراکەتی بۆ وڵاتە بەدواهێناوە. بۆیە ئێستاکانی بە ڕاستەکەی ئەوەیە کە کۆمەلگای ئێران کۆمەلگایەکە لێوە و لێو لە ئێعترازی رادیکاڵ، ئێعترازی کرێکاران، ئێعترازی ژنان بەگشتی بزوتنەوە کۆمەڵایەتیەکان ڕژیمی حاکم لە ئێرانیان وەزاڵە خستۆ. بەڕاستی ئێستاکانی ئەو بزوتنەوەی کە لە ئێران لە ئارادایە نمونەی لە سەرتاسەری دنیادا نییە. هەر بۆیە هەر چشنە دەخالەتگەریەکی ئەمپریالیستەکان ئیسرائیلیەکان دەخالەتگەری نظامی بە مەبەستی تێکدانی حاکمیت بە دڵنیاییەوە سەرەکیترین هەدەف و سەرەکیترین مەبەستی خودی ئەولەویەتەکانی ئەمریکایەکان و ئیسرائیلەکانە، هەرچەند بە بڕوای من ئەمریکایەکان بەڕاستی لەو شرایەتەدا کە ئەوزاعی سیاسی ئێران دەبینن دەزانن کە بزوتنەوەیەکی حی و حازر و زیندوی کرێکاری و بزوتنەوەیەکی چەپ لە کۆمەلگایەدا لە ئارادایە پیان خۆش نییە ئێستاکانیە ئەو سیستمە ئاڵگۆڕی بنەڕەتی تێدا بەوجود بێ بۆی کە هێز دەسەڵات نەکەوێتە بەرەی بەدەست چەپ و ڕادیکاڵ و کۆمۆنیستەکانەوە. دەنگت نییە هاوڕێ، دەنگت نییە. ببوورە مادەرەت خوازم لە تۆش و لە بینەرانیش. هاوڕێ خسرەوەر وەکو بۆ خۆت ئاگاداری 44 ساڵ بەختەکی جمهوری ئیسلامی دەستپوختی غەرب و لە ڕاستیە دەوڵەتی ئەمریکا بوو کە لە مقابل انقلابی بەرهەقی خەڵکی ئێران لە ساڵی 57 دژ بە حکوومەتی سەرکوتگەری پادشایەتی و خەفەقانی ساواک جمهوری ئیسلامیان وەکو وەسڵەیەکی ناجۆر بە جێگای انقلابی و شۆڕشی بەرهەقی خەڵکی ئێران هۆخ نەکرد. ئەمە پێدوانیە بۆ خەڵکی ئێران دەبێت تەجروبەیەکی زۆر باش بێکە فری و یا چاوەڕوانی وڵاتانی دەرەوە و وڵاتانی غەرب و ئەمە نەخۆن کە دەبینن جمهوری ئیسلامی لە هەموو کات لاواسترە لەژێر فشار و ئێتراز و ناڕەزایەتی بەرینی خەڵکی ئەو کۆمەلگایە. پێدوانی ئەم شەڕخوازیە بە قەولی خومینی و دەموتی شەڕی ئێران و عێراق نەعمەتە ئەم مەسەلە و هێرشکردن و تادیداتەی ئیسرائیلیش پێدوانیە نەعمەتەکە بۆ جمهوری ئیسلامی. ئەگەر کورد جوابێن پرسیارم دەیتۆ پرسیارێکی دیکەشمەدا فەرموو. من پێما دقیقەن هەر ئاوایە ڕاستیکەوەیە کە ئەو دەنگۆی کە عەرزم کردی ئامیانەشە، ینی گاهەنیش لەناو خەڵکی ئامیدا لە ڕووی دڵسۆزیەوە دیە کە کوشتنی یا ترۆری هەر کام لە دار و دەستە و پەیوەندەکانی کۆماری ئیسلامی نیابەتیەکانی لە وڵاتانی عێراق و نازانم سووریە و لوبنان و فەلەستین و ئانە لەلایەن ئیسرائیلەوە زەربەیەکە لە حاکمیەتی ڕژیمی ئیسلامی. خۆ کەس پێی ناخۆش نییە کە جمهوری ئیسلامی لەتمە ببینێ زەعیف بێ لە بەین بچێ. معلومەکە هەر کەسێکی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا زەخت و زۆر و ئازارەکانی سیستمی سەرمایه‌داری ئیسلامی لە ئێراندی بێ بە دڵنیاییەوە لەحزە شماری دەکا بۆ لە بەینچوونی ئەو سیستمە توتالیتەر و دیکتاتۆرە. بەڵام ڕاستیکەی ئەوەیە کە ئەوە بیرۆکەیەکی ئامیانەیە و دقیقاً هەر ئەو سەرنوشتەی کە بە دوای 57 ئەمریکایەکان لە گوادالۆپ و لە شوێنەکان لە هاواهەنگی لەگەڵ شەریکەکانیان بۆ ئێرانیان بێسلام وەدی هێنا بە دڵنیاییەوە ئێستاش تەرحێکی دیکە جیاواز لەوەیان نییە. ینی بیرۆڕای پێشکەوتوو فکری وەی دەکاتەوە کە ئەگە قەرار وابێ ئەم سیستمە دیکتاتۆرە بڕوا و سیستمێکی وەکو خۆی هەر وەکو جمهوری ئیسلامی یا سیستمی سەڵتەنەتی یا ئۆپۆزیسیۆنی بورژوایی بێتەوە سەرکار، ڕەنج و مەحنەت و بێبەشیەکانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بۆ ماوەیەکی دیکە هەروە درێژەی هەبێ ئەوە چه فایدەیەکیە بۆ خەڵکە. هەر بۆیە من پێم وایە ئیتفاقاً تەواوی ئەو حەول و تێکۆشانە هەر ئەوەی کە کۆماری ئیسلامی خەڵک دەترسێنێ لە سووریەیی بوون و لیبی بوونی ئێران دقیقاً هۆکارەکەی ئەوەیە. دقیقاً ئەوەیە کە ئەوان دەزانن
بەچی خەڵک بترسێنن ئەوان ترسی ئەسلی جمهوری ئیسلامی لەم بزوتنەوە کۆمەڵایەتەیە کە لە ناخێ و کۆمەلگایەدایە بەڵام بە دەخالەتکەری خارجی دەیترسێنە و ئەمریکایەکانیش بە پێچەوانە ئەمریکایەکانیش ئیتفاقەن بۆ ئەوەی کە کۆماری ئیسلامی ڕابگرن ئێستاکانێ کۆکن بە ئاشکرا بایدن بە نتانیاهو دەڵێکە حەقت نییە لە مەراکزی حساس وەکو هەستەیی وەکو نەفت و ئەوانە چون دەزانن بەرژەوەندەکانی خۆیان دەخەتر دەکەوێت هەملە بکەیت بۆیە من پێم وایە ئەو تەبین و ئەو لێکدانەوەی جەنابەت زۆر لە زیر خۆیەتی بەدڵنیایەوە هەم لەلایەن ڕژیمی ئێرانەوە هەم لەلایەن ئیسرائیلەکان و ئەمریکایەکانەوە. زۆر سپاس بۆ تۆزەکانت هەورە خسرۆ لە هەمووی ئەم پرسیارانە مهمتر لەم شەرایەتەی ئێستای کۆمەلگای ئێرانە پێت وابێ ئەم شەڕ و لێکدان و تادیت و هەڕەشە و گوڕەشانەی کە جمهوری ئیسلامی و دەوڵەتی ئیسرائیل و گروە نیابەتیەکانیان لە مەنتەقە جەهانەمیشیان دروست کردووە بۆ خەڵکە پرسیارەکەی منەمەدا ئەم وەزیەتە ئەم فەزا چ تاسیرێکی لەسەر جوڵانەوە و حەقخوازی و ئێترازی بەرهەقی کۆمەلگای خەڵکی کۆمەلگای ئێران کە لە بەشای جۆرا و جۆرە کرێکاران پەرستاران معەلیمان بازنشستەکان هەمووان بەش و توێژانەی کە لەو کۆمەلگایە دژ بە جمهوری ئیسلامی ئێتراز و مبارزەی خۆیانەکەنەوە لە جمهوری ئیسلامی ڕەتبوون و لە چەند قەدەمی سەرنگونی جمهوری ئیسلامیان ڕاستیەکەی پرسیارەکەی من ئەگەر کورتی کەمەوە لە جوملەیەکانەیەکە ئەم فەزا چ تاسیرێکی لەسەر مبارزات و ئێتراز و فەزای سیاسی ئێستای کۆمەلگای ئێران دەبێت؟ هاوڕێ بوو جەنابیشتە هەر لەبیرتە لە جریانی شەڕ ئێران و عێراقدا شەڕی کۆنەپەرستانی ئێران و عێراقدا خومینی زۆر بەڕاشکاوی دەکوت شەڕ نعمەتە ینی دەواقعدا بە تۆری واقعیش شەڕ بۆ ئێران نعمەت بوو چون لە ساحەی شەڕدا تەواوی ئازادیهای دموکراتیک سەرکوت کران تەواوی ئەحزاب و سازمانەکان سەرکوت کران تەواوی ژنانی شۆڕژێر کرێکاران چوزانم تەواوی چین و تۆژەکانی کۆمەلگا بە شێوازێکی زۆر زۆر جەنایەتکارانە سەرکوت کران ئێمە دەهەی شەست کە ئێتفاقەن دەهەیەک بوو کە لەو سەردەمەدا شەڕی ئێران و عێراق حزوری بوو بەشێکی زۆر لە سەرکوتی کۆمەلگای ئێران بە هۆکاری بوونی شەڕی کۆنەپەرستانەی ئێران و عێراق بوو کە ڕژیمی ئیسلامی ئەو پەڕی کەڵکی خۆی لێوەرگرت هەر بۆیە بەڕاستی ئێستا ئێمە دەبین کە لە 40 ساڵی ڕابردوودا ئەگەر کۆماری ئیسلامی خێنی ئەو خەڵکەی دەشیشە کردووە و بەدەیان گروپ و ڕێکخرا و سازمانی تێرۆریستی و نیابەتی خۆی لە عێراق و لیبی و یەمەن و نازانم سووریە و فەلەستین و لوبنان پێکێناوە بودجەیەکی زۆر و زەبەلاحی لە اختیاری وانەناوە خۆ بەڕاشکاوی بۆ خۆیان کوتویانەوە استراتیژیان بۆ ئەوە دەقیقەن بەرنامەڕیزەکان ئەو بۆ کە شەڕ لە مەرزەکانی ئێران دوورکەنەوە بۆی کە بۆ خۆیان حاکمیەتی سەرمایە لە ئێران ئاسایشی بێ ئارامیشی بێ بە کەیفی خۆی بتوانێت درێژە بەڕەوتی ئیستثمار و چەسانەوەی خەڵک بدا کادری مرکزی سەرمایەی سپای پاسداران غارەتی داهاتەکانی ئەو وڵاتە بکە بەڵام شەڕەکەی لەگەڵ لایەنانی دیکە لەگەڵ ڕقابەتەکەی لەگەڵ ئیسرائیل و نازانم تورکیا و عەرەبستان و ئەمریکا و لاولا لە دەرەوەی سنوورەکانی خۆی بکە بۆیە ئێمە دەزانین کە لە فەزای جەنگیدا هەموو حاکمیەت‌های سەرمایەداری ئەوەڵین بێسلاشتێک کە دەستی بۆ دەبن زەوتکردنی ئازادیەکانی خەڵکە سەرکوتی خەڵکە مەحدودکردنەوەی خەڵکە ئیجابێ پێکێنانی کەش و هەوای بێسلا ڕەشبگیری سەرکوتکردن پڕکردنی زیندانەکان مەحرومکردنی خەڵک لە ئیمکاناتی ڕفاهی لە بیمەهای خەدەماتی عمومی بیمەهای ئیجتیماعی لە بەگشتی داهاتێکی بەرچاو بۆ خۆشبژێوی بۆ گوزەرانێکی ئینسانی تر هەمووی ئاوانە لە ساحەی شەڕدا سیستمی سەرمایەداری دەتوانێت بیباتە پێشێ بۆیە کۆماری ئیسلامی کە ئێستاکانێ بە بڕوای من سەرەکی ترین کێشە و قەیرانەکانی لە ناوەیە کۆماری ئیسلامی گیری کردووە بە
ساڵانە زیاتر لە 2000 حرەکەتی ئاعترازی کرێکاری و چین و توێژەکانی دیکەی کۆمەلگا بە شێوازی جۆراوجۆر کە دەری دەبڕن. هەر ئێستاکانیە سەرڕای ئەو فەزا و کەش و فەزا جەنجی کە سیاسەتەکانی کۆماری ئیسلامی ئەولەویەتەکانی کۆماری ئیسلامی و هەروەها خۆ خصلەتی نژادپەرستانەی سیستمی ئیسرائیل و ئەمریکایەکان بە وجودیان هێناوە لەژێر ئەو کەش و هەوا و فەزایشدا داخوازیەکانی کرێکاران و بازنشستەکان و معلمان و پەرستاران و هەمووی ئەوانە ئەوەندە بەرحەقا کە لەژێر ئەو فەزا جەنجێشدا ڕۆژانە درێژەی هەیە. ئێمە لەو شرایطە سەخت و دژوارەدا کە حاکمیت تەحمیلی کردووە مقاومەتی شۆڕژێرانە و مقاومەتی زۆر شکۆداری زیندانیانی سیاسی لە زیندانەکان دەبینین، ئیساری نەزەریان، نۆعی بەیانیە دەرکردنەکانیان و هەمووی ئەوانە ئەوە بە ئێمە دەڵێن کە سەرەکی ترین هەدەف و قەستی جمهوری ئیسلامی لە پەرەپێدانی فەزای جەنجی سەرکوتکردنی بزوتنەوەیەکی حەی و حازری ئیجتیماعی و کۆمەڵایەتیە لە ناو ئێران و کوردستاندا. هەر بۆیە بەڕاستی بیرۆڕای پێشکەوت و ئەحزاب و جەریاناتی چەپ و کۆمۆنیست ڕێکخراوە کرێکاریەکان ڕێکخراوەکانی معلمان و ژنان و دانیشتویان و دانش ئاموزان و هەمووی ئاوانە بەڕاستی زۆر زۆر مهمەکە بۆ پێکهێنانی بەرەیەکی دژی شەڕ حەول بدرێت لەو شرایطە حساسەدا. ئەو دەنگۆی ئەوەی کە ئیسرائیل بێ ئێرانمان بۆ بڕوخێنیە، ئەمریکا بێ ئێرانمان بۆ بڕوخێنیە، بەڕاستی دەنگۆیەکی زۆر زۆر فریودەرانەیە. ئەوە دەنگۆیە کە باوەڕکە یە هیچ ینی بە ئەندازەی سەرەدەرزیەک دەگەڵ داهاتوو سەرنیشتی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران و کوردستاندا گرێ نەدراوە. و بۆ جارێکی دیکە سیستەمی بورژوایی، بۆ جارێکی دیکە ئۆپۆزیۆنی بورژوایی دەیەوێت لەو تەریقەوە چونەوان دەزانن کە لە ڕێگای ئاڵوگۆڕی شۆڕژێرانەوە ناتوان لە ئێران بەدەسەڵات بگەن، لە کوردستان بەدەسەڵات بگەن. تەنها ئومێدێکی کە بۆیان ماوەتەوە ئەوەیە کە بە دەخالەتی خارجی و ئەوەی کەوانیش ببنە کلک و ببنە پاشکۆی سیستمی ئەمپریالیستی بێن لە ئێران دەسەڵات بەدەستەوە بگرن. هەر بۆیە لە شرایطی ئێستادا داکۆچیکردن لە بەرەیەکی دژی شەڕ لە بۆعدێکی بەڕاستی زۆر بەرچاودا داکۆچیکردن لە ڕەوتی شۆڕژێرانە و گۆڕانکاری شۆڕژێرانە لە ناوەی ئێران، داکۆچیکردن لە پێکهاتنی دەوڵەتی فەلەستین بۆ حەلی ئەو کێشە و منازعە ساختەجێی کە ئێران و ئیسرائیل لە بینی خۆیان سازیان کردووە، ئەوانە زۆر زۆر کۆمەک دەکات بۆەوەی کە لە کەشوهەوای ئێستای جەنجیدا کە ئەوانە دەیانەوێت هەردوو لە دیان هەیە بە وجودی بێن، نەتەنها ئێران، ئیسرائیلەکانیش ئێستاکانی هەرۆک جەنابیش ئاماژەت پێدا لە ناوخۆیاندا قەیرانی زۆر بنەڕەتیان هەیە، مشکلاتی زۆر جدیان هەیە. کابینەی دەستی ڕاستی ئیفراتی نێتانیاهو دەگەڵ قەیرانی زۆر زۆر بنەڕەتی بەرەو ڕوویە. بۆیە بیرۆڕای پێشکەوتوو هەم لە ئێران هەم لە دەرەوەش بەڕاستی ئێستاکانی فەوق‌العادە ضرورەتی هەیە کە بەرەیەکی دەفکریەوەی دابێ بەرەیەکی بەقەوەتی دژی شەڕ بەوجود بێنن. بەڵام معلومەکە گۆڕانکاری لە ئێران هەروە دەبێت نەتەنها وەکو جاران بەڵکو دەبێت بەقەوەتر بۆ تێکدانی سیستمی سەرمایەداری و کۆماری ئیسلامی درێژەی هەبێت. زۆر سپاس ڕێ خۆترەوە بۆ تۆزیحکانت و بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەردۆدا وەختی ئیجازەما پێ ناداگەنا پرسیار دۆرە. زۆر سپاس و ماندوو نەبی. زۆر سپاس بۆ ئێوەش و بۆ داوەتکەتان. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویست، بە خەولی ماروو هیچ دەسێ لە ئاسمان و نایە ئێمە نەجات بدا. هەر ئاڕوگۆڕێک بە پێچەوانە و لە نەبوونی حضوری ئێوە لە مەیدانی خەبات و مبارزەدا، یانی ئەگەر ئاڵوگۆڕێ لەسەرەوە بەئیسلا بە دەخالەتی دەوڵەتی ئیسرائیل و دەوڵەتی ئەمریکا و یا هەر دەوڵەتێکیکە کە تەبلیغاتەکەن دەیانەوێ خەڵکی ئێران نەجات بدەن، یانی 40-50 ساڵتر بەدبەختی، هەژاری، نەداری، گرانی، بێکاری، قەتڵ، کوشتار، شکنجە. دەرنەتیجە تەنیا کەسێک دەتوانێت دڵسۆز بێ، خۆمانین کە دەتوانین دڵسۆزی خۆمان بین و ئێوە سابتتان کردووە لە تەی ئەم چەندین ساڵەیە دژ بە جمهوری ئیسلامی بە تایبەت لە 7 ساڵی ڕابردووە لە 96 بەملاوە لە جمهوری ئیسلامی ڕەت بوون، لەرزەتان خستۆتە گیانی جمهوری ئیسلامی و دەبێ وەسیعتر و شێرگیرتر و پەیگیرتر باوەڕتان بەهێز و قدرەتی خۆتان بێ
بۆ هێنانە خوارەوەی جمهوری ئیسلامی لە ئاریکەی قودرەت و حکوومەت و حاکمیەتی خۆتان بەدەستی خۆتان دابەزێنن لە هەر کوێ هەن ساخی و سڵامەتی و موفەقیەتان ئارەزومانە شاد و سەرکەوتوو بن.